جۆرەکانی بابەتە شیرەمەنەکان چین خواستی خەڵکی لەسەری چۆنە نرخەکانیان جۆرێتی پۆڵێنکردنیان بابەتە شیرەمەنە هاوردەکراوەکان جیاوازی چێ لەگەڵ بابەتە شیرەمەنە کوردەکاندا لە ڕووی خواستیشەوە جیاوازی لە نێوانیان چیە کاک مەهدی عەلی فرۆشیاری بەرهەمە شیرەمەنەکان لە هەڵبجەوە میوانی پرۆگرامی بەیان بەش کوردستانە پێمان دەڵێت بەگشتی ئەم زانیاریانە سەبارەت ببورن بە بابەتە شیرەمەنەکان چیە کاک مەهدی سڵاوت لێبێ سپاس بۆی لەگەڵ ئێمەدا ئامادەی بە یەکەم پرسیار بەوە دەست پێ بکەین کە بابەتە شیرەمەنەکان یاخود بەرەمە شیرەمەنەکان بەگشتی چی لە خۆیان دەگرن بەرەمە شیرەمەنەکانی ئەمە ئمڕۆ ڕۆژانە خواستی خەڵکی لەسەرە ڕۆژانە هەمووی ماڵان بۆمانیان بۆچی حافزە مافزەی لێ نییە مرۆ پێویستی ڕۆژانەی خەڵ بۆ بەم شیرەمەنیە لە ماست و لە دەڵەمە و لە قەیماق و لە پنیرەکەی هەمی ڕۆژانە بۆمانێت مەشتی ئێرانی نیە هەمووی مەرهەمی ناوخۆیە بەرهەمە ناوخۆیەکانیان ئمرۆ خۆ دەزانین مرۆ مادە مادەی حافزەی لەسەر نیە لە 95 خواستی خەڵکی لەسەرە زۆر باشە ئەم خواستە لە وەرزەکانە جیاوازی هەیە کاک مەهدی وڵی وەرزەکانت لە وەرزی بەهارە زیاتر ئەم وەرزە ئەم بەرەبوومانە زیاترە تاوەکو وەرتا مانکانی کە تا لە وەرزی بەهارە زیاتر بەس خۆی ساخەڵ لە زیاتر لە هەموو کاتەکانە ئەم شیرەمەنی هەرە خوارد بە پێ ئەوەی خەڵک مەڕووماڵاتی تۆ زۆر لادەکان تۆزی ئەوەدان بۆ تۆ دەخوا بە زیابێ زۆر بەرهەمی شیرەمەنی زیاد لە ڕۆنی لە پەنیری لە کەری لە دۆی لە هەموو شتەکانی لە ئاستی خەڵکا زیاتر ئینشەڵا زیاترە ئەم باشە کاک مەهدی هۆکاری ئەوەی کە لە بەهارە زیاتر خواست هەیە لەسەر بابەتە شیرەمەنەکان بۆ چییە گەڕێنەوە هۆکارەکەیشێ چی بەیانی خۆتانە ناو ینی بازاری شیرەمەنەکاندا هۆکارەکەی ئەوەتانی بڵێ ئێتە خۆت دەزانیتی بەهارێتە تۆ گژوجیا زۆرە دەرودەشت زۆر زیاترە لەوەڕ زیاترە مانگە وڵاق و دەرودەشتەکە مەڕووماڵاتەکە زیاتر لە دەرودەشت زیاتر تێرە خۆن و ئەلەوە ڕێ زیاتر شیر و بەرەبوومەکان زیاتر تا وەرزەکانی کە زۆر باشە جۆرەکانی چۆرن کاک مەهدی جۆری وڵای نوعەتی مانگایە مانگای کوردەواریە مانگای سمیتاڵەیە مانگای چوار بێن نوع مانگایە مانگە کوردەوارەکەی خۆمان زیاتر شیرەکەی خەسترە و جوانتریشە شیری مانگای فرێزیەوانە شیرەکەی تەڕە و ماسەکەی تۆی تەرتریشە و وەکو مانگای کوردەکە نییە کوردەکەی خۆمان زیاتر خۆشتریشە لە ماس و لە پەنیر و لە هەموو شتەکانی مانگای کوردەکەی خۆمان زیاتر بەرووبوومەکەی خۆشترە باشە کاک مەهدی دەمێ بپرسم قەیماق بابەتێک ینی بابەتێکی شیرەمەنیە کە زۆری نەمان ئەزانی چۆنە دەبێت بزانم خواستی خەڵکی لەسەر قەیماق چۆنە خواستی خەڵکی لەسەر قەیماق مادەم خواردنی بەیانیانە قەیماق لە 180 خەڵک بانیان قەیماق خۆ بە بەشای بانیانی قەیماقی ئەسڵەکە قەیماقی نیگامیش بێ قەیماقی سروژین بێت تەزوی نەبێ خەڵک زیاتر ئیحتیمام خاصە قەیماقیش خۆش بانیان خەڵک قەیماق زیاترە بات باشە نرخەکەی چەندە و ئەمانە هەمیانەوە ما قەیماق بەڵ قەیماق کیلۆی بە 24,000 چارەی بە 6,000 باشە ئەمە قەیماقی کوردی خۆمانی قەیماقی گامێشە ئەمە کەری کوردیە کەری مانگای لادەکان بۆمانیەوە پەنیری مانگایەوە پەنیری گامێشە ئەمە دەڵەمەی مەڕەهی لادەکان بۆمانیە ڕۆژانە ئەمە سیرێش دەهینی ماڵان بۆمانەکان بە سیرێش ئێتر ڕۆژانە بەروبوومی و ناوخۆیەکەمان بۆیە زیاتر زۆر لەم کاتە زۆرە باشە شکر باشە شکر زۆر باشە بەروبوومی زۆر باشە و خەڵکی لە 180 مادەم بەڵێ کاک مەهدی گرانترین جۆری شیرەمەنی وەکو بەرەمی شیرەمەنیەکان دەوترێت هەندێک جار دەوترێت ینی گرانترین جۆری بابەتە شیرەمەنەکان قەیماق ئەمە دروستە قەیماق سەرچاوی هەموویانە قەیماق زۆر گرانە کیلۆی 24,000 کاتی وایە کاتە 40,000 دینار قەیماق لە چ کاتێکگاتە 40,000 دینارێتە قەیماقمان وەڵی کاتێک کە شیر کەم بۆ هی گامێش شیرێک بەرزەی بێتەوە قەیماقێت بە پێی خواستەکەش نرخەکانە گۆڕێت قەیماقی گرانێت دوای بە پێی خواست نرخە گۆڕێ هەمووی شتەکان بە پێی خواست ئەگۆڕێ بڵێ تا جاران ماسانە 1000 مان پێ 750 مان بەئێستا 150 پێ شتەکان تۆ دێچاو بە بەنێ ئەوە خەڵک دەرودەشتی نەما وڵاق و ئاژمەڕ و ماڵاتەکەی لە ماڵە بەخوێەکە نرخی شتەکان تۆ گرانترن تا تایم بڵین لە زستاندا نرخی بابەتە شیرەمەنەکان تا ڕادەیە گرانتر دەبێت و بەرزتر دەبێتەوە دروستە تەندروستە وایە ڕاستە باشتریشە خۆی وەڵای لە زستانە تۆ زیاتر ڕۆن و ئەم شیرم بەشایەکان زیاتر لە زستانە زیاترە خۆ تاکو هاوینەکەی دۆ و ماس و پەنیاوان نێخورێت ماسی بۆکس چییە کاک مەهدی ئەمێ ئەوەشمان پێ بڵێ بەچی ماسی بۆگس ئەفم کە گوێن من لەبوو
کاکمادی کاتە تۆ جۆرەکانی ماسمان پێ بڵێ چەند جۆر ماس بوونی هەیە؟ ماسی گایمەشمان لایە، ماسی مەڕمان لایە، ماسی مانگەمان لایە، ئێتر ماسەرم 34 ماسەیە، ماسیکەمان لاندی هەر ماسی مانگایە و مەڕ هەیە و گایمەش هەیە. کاکمادی بابەتە شیرەمەنەکان کە ئەتوانین بڵێن ئەها کوردەواری خۆمان لە لاجەکانی خۆمان بەرهەم دێرێ. خواستی چۆنە؟ خواستە سەری چۆنە بەراورد بوو بابەتە شیرەمەنیانی کە لە وڵاتانی دراوسێوە هاوردە دەکرێت. هەب لە ڕووی نرخیشەوە چ جیاوازیەک چی جیاوازیەکیان هەیە و لە ڕووی تام و لە ڕووی کوالەتی بەرهەمەکەشەوە چۆنە؟ خۆی کۆدیان بەرهەمانی خۆمانە ڕۆژانە بەمانەیە هەمووی مادەی حەماد مادەی حافزەی لێنێ مادە لە دەروی ئێرانە لە شوێنەکانی کەنە مادەی حافزەی لێنێ خەڵ زیاتر بەروبوومە زیاترە خوايتە بۆ بنێ یعنی خەڵیسا زیاتر لادەکان بۆمانەیە ئەمە هەموو ئیشمان ڕۆژانەیە و هەفتان بۆمانێ شتەکان خەڵ زیاتر ئیتمام خاصە شتەکان بەروبوومەکەی پێ باشە خوات. کەواتە مادەی پارێزەری تێدا نییە بەرهەمە کوردیەکان یاخۆ بڵین بەرهەمە خۆماڵەکان دروستە؟ بەرهەمە چێکان؟ بەرهەمە خۆماڵەکان کاک بەرهەم کاک مەهدی ببوورە. بەڵێ 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 بوراوی باسی بەرهەمە خۆماڵەکانەکەیت؟ بەرهەمە خۆماڵەکان مادەی پارێزەر مادەی حافیزەی تێدا دەکرێت؟ بەرهەمە خۆماڵەکانی 1 غرامشتمان مادەی حافزەی تێ ناکرێت چون بۆ بنێ و ڕۆژانە بمانێت لە ماستەکەی لە پەنیرەکەی لە دەڵامەکەی ئەمە هەمووی ڕۆژانە بۆمانێ ڕۆژی چوان دانیاومە بێ ئەمە مەڕە و هیماڵان لە دوای نوێژیبانی بۆمان دروستەکەن لە ماستەکە ئێوارە ماستەکەمان بۆ نێن بانیان بۆمانێنن لە ڕۆنەکەی ئەمە ڕۆنی هیزەیە ڕۆنی خۆمانەیە ئەمە هیزی ناو ئەم هیزانەی بۆمانێنن هیماڵانە هی لادەکانە بۆمانێنن تر لە بەروبوومەکانە بانیان هەفتانە بۆمە ڕۆژانە بۆمانێتتر بە بەردەوامی مادەی حافزەی لێ نێخەڵ زیاتر بەروبوومی خۆمانەیە خوات. باشەکە مادەی حافیزەی تێدا نەبێت کاکمادی ئەمە واکە زووتر ئەم بەرهەمە تێک بچێت یاخۆ زووتر خراپ ببێت هەروە دەشپرسم چۆن شێوازێکی گونجاو هەیە ینی بەچی شێوازێکی گونجاو ئەم بەرهەمە شیرەمەنیانە لە ماڵەوە هەڵبگرین بۆ ئەوەی کاتێکی زیاتر بمێنێتەوە. ئێستا خۆی ئەم ماسە ماسی خۆمانەی کوردی ئەمە داینی تا 2 ڕۆژ 3 ڕۆژ ترشە بێت کە ماسەکەی ترشەی بێت ماسی ئێرانەکەی بە هەفتەیە بەمانە ترژ نابێت دەیمانە ئەوە ترژ نەبوونی هیچ چییە هینە مادەی حافزەکەی کە ئەو مادەی کەتیا کرابێت بەسەری شابتی هەر خەڵک لەوانەیە بخ تووشی نەخۆشیشی بکات بەس ئەم ماسە بۆ 2 ڕۆژدانی لە ماڵا ترشیش بێت توانین بکە بە ماساوی بخۆی ئاسایی زەرینی بۆ نییە بەس ئەو کە نەوێتی گۆڕا ماسە ئێرانەکە تووشی نەخۆش دەخات. باشە هەندێک جار ینی ماستەکە هەر خۆی ئەمە چۆنە ینی جۆری شیرەکەیە تامی ماستەکە بەو شێوازاگۆڕێکە هەندێک جار هەندێک جار شیرینە خۆی نا خۆی شیرەکەی بڵێ خۆی قسەوە بکەم ئەو هەوێنە هەوێنی ماڵان ئەگەر هەوێنەکەی تەڕ بێ و ترش بێ ماسەکەی ترشی دەرەچێت و شتش دەرەچێت ئەگەر شیرەکەی زیاتر بکولێنن هەوێنەکەی شیرین بێ ماسەکەی عنی بۆ هەفتەیەکی مقاومەکە ترش نابێت خۆی کەوتۆتە سەری ئەو خانمەی ماڵ و ئەو خانمەی ماڵ و ئەگەر بەروبوو ینی تۆ شارەزای هەبێت لە بەروبوومەکە لە شتەکەی کە جوان دروستی بکات مقاومەیەکە با خۆ بازی خۆ دەزانێت خۆشیر ماڵی وایە دروستیەکە هەر ئەو شیرەیە ماسەکەی شلیشەوە تەڕیشە هەر بێ و دەستی خانمێکی کەەوە ئەو شیرەی هەر حەزەکەی ماسەکەی بخۆیت و دۆکەشی بخۆیت ئێتر نەوێتی ئەیگۆڕێ ئەیگۆڕێ خانم بۆ خانمێکە ئەیگۆڕێت. کەواتە کاتێک بۆ منە بەرهەمە شیرەمەنەکان ڕێژی چەوڕی ڕێژەی چوری تیاندا جیاوازی هەیە کاک مەهدی؟ بڵێ بڵێ مانگای کوردی یعنی توێژ و ڕژینەکەی سەرتوێژەکەی وا هەر کەرێ و ڕۆنە شتێکی جوانە و زیاترە بەس مانگای فرێزیەکە مانگای سمیتاڵەکان ئەوە چەوریان لە سا 30 کەمتر لە مانگای کوردی خۆمانە. ئێستا ماسی لە بەردەستی تۆیە نرخی چۆنە ماستێکی هاوردەکرا و نرخی چۆنە؟ ئەم ماستەی خۆمانە ئەمە ئێمەین بە 1 ڕبێک ماسی خۆمانەیە تقریبان ڕۆژی 80 ماسم بینێ من سەرفیەکەم لەو ماسە ئێرانیە 1 ماسمبەری کاکشەرم 1 ماسی بچووکم بەری لەوانە ئەم ئافم کە ماسانێش ئەمە ماسی ئێرانی ئەمانە ئەمەی ماسی ئێرانیە تقریبان دەپارچەیە گەژینە دەدانێکم بۆ ێنێ 80 ماس لەمە سەر بەکەم 3 ڕدانەی لەمە سەر ناکەیت
خەڵک یعنی ئەوەنە زیاتر ئیهتیمام خاصە خواردنەکەی خۆمان ئەم ئەمانە ماسی کوردیە خەڵک زیاتر سیقەی پێکات تاوکو بڵێ تا ئێرانیەکە. کاک مادی چ بابەتێکی تر ببورن لە لای ئێوە بەردەستە بۆ نمونە هەنگوین و هێلکەی کوردی و ئەم بابەتانش لایەوە بوونی هەیە؟ هەمووی ڕۆژانە بۆمانێ ئەمە هەنگوین ئەسمان بۆ یعنی سیقەی پێکرای ماڵان ئەمە هەنگوینی جوانمان بۆیەت بە زۆر کەس بردوێتی یعنی ئێمە لە شارەکانەوە لە هەولێر و لە سلێمانی و لە گەرمیان و لە شوێنەکانێکەوە یعنی قەناعەت بکە هەمووی ڕۆژانە تەلەفۆنمان بۆکەن ڕاستەوخۆ شتیان بۆ نێنی بۆ شوێنەکان بۆ ماڵان بۆ سلێمە بۆ هەموو شوێنەکان یعنی وەرین لە هەنگوینمان لە ڕووبەهەنارمان لە ڕۆڵمان لە دۆشای و تومان یعنی وەرزیەکە ئیسا وەرزی ڕووبەهەنارە و دۆشای و تۆ هەنگوینە و ئەم شانەیە ئەمە هەنگوینی خۆمانێ ئەوە ڕۆنە ئەوە یعنی ئەمە هێلکەی کوردی ماڵان بۆمانێنی لادەکانە بەڵخە و ئەم چواردۆری خۆم لادی خۆمانە بمانێنن ئێتر شتەکان وەرزێکی یعنی ئەم بەروبوومەیە بە کوردیەکەی. نرخی تەبەقەیەک هێلکەی کوردی بە چەنە؟ تەبەقی هێلکەی کوردی تەبەقی بە 7.5 یعنی چواری بە 1000 هێلکە مەسڵحەکەی تەبەقی بە 5000 کاتی وای شەیە کەمەکە تەبەقی بە 9000 و بە 8000. باشە کاک مادی ئەمەوان دێک بابەتی یاخود بەرەمی شیرەمەنیمان نیشان بدەیت ینی نیشانی کامێرەکە بدەبام و بینەران ببینین. بەڵێ باشە ئەمە قەیماقەکەیە ئەمە قەیماقی جوان ئەمە قەیماقی گامێشی ئەسڵە ئەمە قەیماقی زۆر جوان ئەمەش شیری ئەمەش ڕۆنی مەڕە بەز لە مەرزا ئەم ڕۆنی مەڕە ئیسا هی ئیسا نییە بڵێ ئیسا هیوایە ئیسا لێ ئەم ماسی شیرینی ئەم ڕۆنەی لەکوێ بوو ئەم ڕۆنی بەهارە لە مجەمیدا هەڵمان گرتووە ئیسا دەرێخینە بەردەست بۆ مشتەرەکانمان ئەمەشیان ڕۆنی مەڕ مانگایە ڕۆنی چاکەوەی لادەکانی ماڵی سیقە پێکرا بۆمانێنن ئەمە دەڵەمەی مەڕە ئەوە پەنیری گامێشە ئەمان پەنیری مانگایە زایدن ئەمە کەرەی کوردیە ئەوەی سیرێژە ئەمە هێلکەیتر بەروبوومەکان هەرەمانی ئەمە ڕۆنی ناو هیزەی ڕۆنی خۆمانە ئەوەی بەردەستە ڕۆنی خۆمانەیە ئەوەی تۆزە ڕەنگەکەی بۆرباوە ئەمە ڕۆنی خۆمان ئەمە دۆشاوی توی تێکەڵە دۆشاوی توی تێکەڵ نەبێ تامیە گۆڕی خەسارێکە ئەمە هی ناوی ئەم هیزانێ ها ئەم هیزانەمان هەڵدڕەوە کەیکە بەردەستە بە حازر بێت ئەمە هیزەکان ئەمە هی ڕۆن بۆمان بۆن 230 بۆین بەردەستمان دەکەین بۆ مشتەرەکانمان. کاک مادی نرخی ڕۆنەکانم پێ بڵێ. وەڵی ڕۆنی مەڕەکە کولەی بە 200,000 ڕۆنی مانگەکە بە 14 و 15 ئەتە تۆ جیاوازیان فەرقیە تۆ ڕۆنی مەڕەکە کەمترە لە وەرزە چون زیاتری نەخوا گوڵشتا خواتوەکو دەرو دەشتی خەڵ زیاتر ڕۆنی مەڕەکەی پێخۆشتە بۆ چێشت و بۆچت تۆ سیعری گرانترە. کەواتە ئەو بەرەمانەی کە بوونە لە مجەمیدەیە هەڵدەگیرێ ئەو کاتانەی کە وەرزی نییە دەفرۆشرێتەوە ئەمە کاریگەریەکە لەسەر نرخەکەی یاخود کاریگەری لەسەر تامی ئەو بەرهەمە دروستەکە لەسەر کوالەتی و بەرهەمە دروستەکە کاک مەهدی؟ حەج تامی ناگۆڕێ ئەو ڕۆنە یعنی بخەنە مجەمیدەوە بیبەسێ بۆ 10 ساڵی هیچی لە نایە لەناو ئەم هیزابێ 10 ساڵ داینە هیچی لە نایە ئەو ڕۆنە زمانی لە مجەمیدەکە کە بەستی هیچی لە نایە ئەوەنە دەرێنێ کە خاوی بێتە بیفرۆشیە نەخۆ ڕۆن قەت خراب نابێت لە مجەمیدا. نرخی کوردیمان پێ بڵێ کاک مادی ئەوەی لە دواوە نیشانیان تقریبەن لە شێوەی سەتڵێکە ئاوە بەقاڵ بوەستاوە. ئەمە خاخۆی پارچە پارچە ڕۆژانە کە دەرێکە ناو دووەکە بڵێن ئەیکەنە ناو 100 دوای سەڵەکەمان بۆ بەتاڵەکەن سەڵەکە بەتاڵەکەن ڕۆنەکەمان بۆ کەرێکەکەمان بۆی نەمە کەرەیە کولێ بە 10,000 دینارە بەس کەرەی ئێرانی شەیە هیچی بە کەڵگە نایە خۆ دەزانین لە مای ڕۆژان لە متابای کرد لە تەلەڤیزیۆن لە شتشا کڵۆکڵەکەنە زەردە کولێ بە 4,000 ئەوە ئێبان ناڕازێلی هیچی کەرەی خۆمانە نییە باوەڕم پێ بکەن لامایە لە کەرەی لە ڕۆنی لە هەرچی شتی ئەوانەی ئێرانی ئەهێنن ئەوەی ئەیبای عنی لە بازارە خەڵک لێ یەکات ئیسا لە بازارە ئەو هەمووشتان هێناوە لە ڕۆنە لە ڕووبەهەنارە لە دۆشاوی تووە هەمووی بە تەزیورات و هێنە ئێمە خەڵکە ئیسا ئەم خەڵکەی ئاگای لە خۆی نەبێ لە بازار ئێکرە تووشی نەخۆشیشیەکە نەک بڵێ بەخوا مادەیەکی بخواردووە کە سەلامەتی گیانی خۆمە پارێزم. کاک مەهدی تۆ فرۆشاری بەرهەمە شیرەمەنەکانی ئێمەی خەڵکی چۆن بزانین ینی ئەم بەرهەمە شیرەمەنیە لە ئێستادا بە کەڵکی خواردن نایە یاخود ئەتوانین بڵین بەسەر چووە هیچ شێوازێکەیە شێوازێک کتابەت ینی بناسرێتەوە پێشەوەی تامیکەین یاخود زیانی بۆ دۆستەمان هەبێت؟ ناخۆی ئەم ماستە
قسە بۆ بکەم ئەگەر 2 ڕۆژ 3 ڕۆژ ماوە 4 هەفتەیە ماوە کە شوێنەکەی خراپ بوو ینی ماسکە بەرەو تێکچوونە و سەری کەڕووە کات کە کەڕووکە بە کەرکی خواردن نایە شوێنی خراپ چۆنە کاکمادی کەواتە چۆن هەڵبگیرێت کەوتکی لێ وڵی ئەبێت لە شوێنی فێنی پێ لە بەڕادا بێت کە لە بەڕادا نەبێ ماس خۆت ئەزانانی یا ترش بێت توای ترشیش بوو وردە وردەکەنەوە خوارد کەڕووە کاسەری کەڕوویکەیت بە کەرکی خواردن نایێت هەندێک جار دەیخێنێ و بەفرگیرەکانمانەوە کاکمەد ینی کە دەرێنی تقریبان ئاوە چۆن بڵی بەستوشێتی ینی ئەمە شێوازێکی هەڵگرتنی گونجاوە بەستوو بێ ماستەکە ببی بەسێ بە کەرکی خواردنای بێ دوای بکە بە ماساوە بخۆی خۆی ئەوە جەماعەتی سەحیشە ئەوەی هەمیشکی کاردەکانی چێتی فەحسی هەمینمان کردووە ماستمان کردووە دۆشاوی تومان کردووە ئەو ما هەموو شوێنەکەمان کردووە بە فەحسی کوالیتی دەرچووی ئەوە نەیە بڵێ بەخوای ئەمە فەحسیانەکە لەمانیەکە 2 جار 3 جار جەماعەتی سەحە دەستخۆشیمان لێ یەکەم سوپاسیان بۆ نووسین من دەستخۆشیان لێ یەکەم بۆ شێوە بە خواردن شتەکەمە باشە باشە کاکمادی ماستی بۆنکس چییە؟ ئەمەی ئەوەمان نیشان بێ ئەگەر لە لای تۆ بەردەستە ماسی بۆنکز وەڵا بەردەسە ماسی بۆنکزمان هەیە عەفوم کە بای پیشانی کامێرانەکەیشی بەم پیشانی بینەرانی بەڕێزیشی بەم عەفوم کە کاکە شەرا ماسی مەڕم بۆ دەرکەیت هاتون گیان ئەمە ماسی مەڕەکەیە ماسی مەڕەیی لادەکانم بۆمانەیە ئەمە تۆزە زیاد شیرەکەی بکولێ بۆنکزە بێ یعنی بە کوردی خۆمان دووکەڵی بەوەکو دووکەڵی پێکات ماسی بۆنکز ئەمەیە ماسیی جوان و ماسی بتەوە زۆر خۆشە ماسیەکەی خەڵک خواسی زۆر لەسەر ماسی مەڕێ زیاتر خواست لەسەر ئەم جۆرە ماستەیە ینی بەراورد بە ماسەکانی تر ئێستا نرخی ئەوەی دەستیش چەنە خەڵک زۆر حەزی لە ماسی مەڕەکەشە ئەم ماسە ئێستا بای 30,000 ماسی مەڕ زیاتر گرانترە ماسی مانگەکەی بێ بەم شێوەیە بای 1500 بەس ئەمان چون مەڕەکەی بای 30,000 دینارە هەم بۆ ماسا خۆشە هەم بۆ خواردنیش خۆشە زۆر بەلەزەتە زیاتر خەڵکی بۆچی مەبەستێک ئەیبەن و بەکارهێنن کاک مەهدی باشە تۆ یعنی قسە بۆ بکەم تۆ ینی ئەمە هەبێ ئەوە هەر خۆت ئەوە خۆیت ناوەڵ زۆر باشە کاکمەدی ڕێکیشمە بەستم ئەوەیە کە ئەمەوێ بەرهەمە خۆماڵە کوردەکان زیاتر خەڵکی بناسێنین هەندێک بابەتی ترمان نیشان نەکە لای تۆ بەردەستە بۆ منە ڕاشی ینی جۆرە خۆراکێکە کە لە بەیانیانە زۆر جار لەلایەن خەڵکیەوە خوڕێت ئەوە لە لای تۆ بەردەستە نیشانمان بدەی کاکمەدی هەروە نرخیمان بۆ بخەیتەڕۆ ڕاشی و دۆش بەڵێ سێنم کە ئەمە ڕاشی مووسڵە ئەمە ڕاشی دەرەجەیەکە بێزەیتە بازێکیان لەها تاوکو ئەوەی هینە سەری ئەمە و سەری زەیتە تێکەڵ ئەمە زەیتی تێکەڵ نیە لەگەڵ تاینەکانی مووسڵە بۆمانێ لەگەڵ دۆشاوەکەش 100% ئەم دوانە سروشتیە و یانی شتێکی خۆشەوە بە تامیشە خەڵک زیاتری سا حەزی ینی خەڵک ئەمەش خوا بانیان و بە کاتی پێویست ئەمە ڕاشەکەش و دۆشاوەکەشی چون ئەم دۆشاو و ڕاشی مووسڵە دەرەجەیەکەوە و زۆر بێغەشە زۆر لەگەڵ جیاوازی هەیە لە نێوان ڕاشی دۆشاوی کوردی و هاوردەکراوەکان جیاوازی هەیە چۆن جیاوازی ئەوە ڕاوە تاعینەکەی شێتی وەزایدن ئەمە تاعینە هینەکەیش ئەمە تاعینی ئەمەش تاعینە سپەکەیەتی دووسێنەوە تاعینمان بۆی لە مووسڵۆ لەگەڵ ڕاشەکانە لەگەڵ کونجەکە خەڵک زیاتر ئیهتمام بەسەر ئەم بینەکە ئەمە تاعینی مووسڵم تاعینە سپێ زۆر شتێکی خۆشەوە بەلەدەم شەکرێکە بڵێ ئەمە شەکرێکەیەتی ئەمە تاعینێکی خۆشە و خەڵک زیاتر لێ خوات نرخی ئەوە چۆنە کاک مەهدی ئەتە بەرەبوومەکانی تە بەرەبوو وەڵای کولەی بە 6,000 ئەمە بە 6 تاعینە گەورەکە بە 6.5 ئەم تاعینیان بە 6,000 دۆشاوەکەی بە 1.5 ئێتە ئەمەش زەیتی ڕاستانی معاملەکەی کاگە ئاسوویە شتێکی جوانە و دەرەجەیەکە خەڵک 100% لێ ڕازیە دەستخۆشی لێ یەکەم بە ئەو شتانە کە دروستیەکات لە پاڵ هەموو ئەمانەی کە تۆ نیشانە ئێمەتیە کاک مەهدی چ بەرهەمێکی تر هەیە ئەگەر شیرەمەنیش نەبێ بەیانیان لەلایەن خەڵکیەوە خواستی لەسەر بێ لەلای ئێوە بەردەست بێ والله ئیتر بانیا هەر ئەم بەرچای بانیانە و هێلکەیە و ئیتر خەڵک ئەم ڕاشیە بات و هێلکە و ڕماسە بات و ئیتر بەرچای قەیماقە و پەنیرە و ئیتر خەڵک بەرچای بانیانی هەر ئەمە ئێستا خەڵک وای لێ هاتووە خەڵکی ئێوەرانی شلۆ برنج چێژ ناخوا ئەم بەرچایان نەیەخوا بەرچایەکانی سەحیترە خەڵک باشە پێ باشە تەندروستێکی باشە من خۆم 20 ساڵە ئەمە کەسابەتمانە وەزە ئەم کەسابەتە خۆمان ڕۆژانە من خۆم لێ ئەخۆم ماڵمان لێ ئەخۆین لەخوا بەزیایە هەمووشمان سەلامەتن و تەندروستیشین
یاخواتان دروست بن کاک مەهدی کاک مەهدی عەلی فرۆشیاری بەرهەمە شیرەمەنەکان لە هەڵەبجەوە لەگەڵ ئێمە بووی سپاس بۆ تۆ سپاس بۆ نیشاندانی تەواوی بەرهەمە شیرەمەنەکان کاک مەهدی.